موچەنەدان دەور و تەسیرێکی زۆری هەیە لەسەر عامی کۆمەڵگا و بە تایبەتیش لەسەر ژنان تەنانەت بۆ بەهۆیەک کە چەند ئایلە لەبەر یەک ترازاوە دایک لە مناڵ دوورکەوتۆتەوە لە باوک دوورکەوتۆتەوە یعنی بەڕاستی دەور و تەسیری بە دەرەجەیەک دوو جار لەسەر ژنان هەیە لە بۆی ژنانێکی زۆر هەیە کاری خۆیان نییە هیچ موچەیەکیان نییە ژنی ماڵەوەن چاوەڕێ ئەوەیە کە هاوسەرەکەی موچەیە گوەربگرێ و بیهێنێتە ماڵەوە ئەگە موچەی خۆیە بێ ئەگە ژنان هەموو ئیش بکەن و کاری خۆیان هەبێ وەزع و گوزەرانی خۆیان زۆر زۆر باشتر دەبێت حتا بەشێکی ئازادی ژن لەوەدایە خاوەنی بڵێن اقتصادی خۆی بێ بەڵێن اقتصاد مهمە بۆ ژنان بۆ هەموو ئینسانێک مهمە بەڵام بۆ ژنانیش زۆر مهمە بڵێن دەور و تەسیرێکی زۆری هەیە بڵێن یعنی تەنانەت بێموچەیی زۆربەی زۆری شتەکانی تر لەبیر ژنان دەباتەوە بە تایبەتی هاتنە مەیدانیان بۆ مافەکانی خۆیان بۆ داخوازیەکانیان یعنی ئەو کاتە بیری هەر لای ئەوە ئەبێ موچەیەک هەبێ پارەیەک هەبێ باروگوزەرانی ماڵ و مناڵەکەی پێدابین بکە بەڵام نا تۆ کە کاتێ باروگوزەرانت ڕۆیشت هەموو مانگێ موچە درا تۆ داخوازی ترت هەیە هەوڵ دەدەی بۆ ئازادی تر بۆ مافەکانی تر بەدەستی بێنی کە ژنان لەم کۆمەلگای ئێمەدا کەمترین مافیان هەیە ژنان لە هەموو شۆڕشەکاندا عنی من خۆم گەورە بووم بەبیرم دێ حتا لە ڕوخانی ڕژێمی سەدام حوسێندا ژنان لەگە پیاوان دەور و تەسیریان هەبوو لە ئینتیفازەدا ژنان دەتوانن شان بەشانی پیاوان هەموو کارێک بکەن هەموو اعترازێکیان هەبێ بڵێن هاتنم ژنان یعنی دەور و تەسیری زۆریان لە اعترازەکانی کۆمەلگا هەیە بڵێن دەشتوانن هەوڵ بدەن کە بۆی ئەم باروگوزەرانە بڵێن باش ببێت و بڵێن شۆڕش بڵێن بینیمان شۆڕشی ژنان دەور و تەسیرێکی زۆر هەبوو لە ئێران ڕاستە لە ئەخیریدا سەرکوت کران بەڵام یعنی ئەو شۆڕشەی ژنان بۆ ژینا ئەمینی کردیان لە کەم وڵاتی دنیادا هەیە کرابێت بڵێن تەحەدای بڵێن دەسەڵاتێکی زۆر زاڵمیان کرد یعنی هەموو ئینسانێک ئەتوانێ بەڵام ئەمە بە کۆدەنگی ژنانە ژنان ئێمە هەر بیر و بۆچوونێکمان هەبێ هەر بیر و بۆچوونێکی جیاوازمان هەبێ بەس کاتێدا داوای مافەکانی خۆمان دەکەین یەکڕابین لەسەر مافەکانی خۆمان و لەسەر موچە و لەسەر گۆڕینی باروگوزەران و ژیانی خێزانەکانمان بێموچەی مشکلەیەکی زۆری خستۆتە نێوان خێزانەکان تەنانەت چەندەها ژن هەیە جیابۆتەوە چەندەها کەس هەیە جا ئەگە ژنەکەش قەراری نەدابێت لەوەی پیاوەکە قەراری دابێ ئەم ئایلە هەڵوەشێنێتەوە مناڵ سەرگەردان بووە لە بۆی کرێخانووی بۆ نادرێت لە بەوەی باروگوزەرانی خێزانەکەی یعنی لە نەتیجەی بڵێن هەڵچوون و اعترازێکی زۆر لە ناخی خۆیدا بەرامبەر بە باروگوزەرانێک کە ئێستا هەیە یعنی زۆربەی دەبێت بە سەبەبی جیابوونەوەی ئایلەکان و لێک هەڵوەشانەوەیان دەور و تەسیری زۆر بووە بە تایبەتی هەڵوەشانەوەی ئایلەش لە کۆمەلگای ئێمەدا زەرەری زیاتر بۆ ژنان هەیە دەور و تەسیری زیاتر بۆ ژنان هەیە نەک بۆ پیاوان طبعاً ژنان دەور و تەسیری زۆریان هەیە کاتێ ژنان ئەکسەرێتیان بێتە مەیدان بڵێن داخوازێکی هەبێ یعنی تەنانەت ژنان ئەگەر هەموو مافەکانیشیان نێتە دی تۆ دەچی 5 داخوازی جێبەجێ دەکەی ئەگە 3 داخوازیان بێتە دی لە کۆمەلگایە ئەوە دەستکەوتێکی باشە بۆ ژنان بێدەنگی دەور و تەسیرێکی زۆری هەیە بڵێن بێدەنگی باروگوزەرانت خراپتر دەکات یعنی تا تۆ بێدەنگ بی تا تۆ پاشە کشە بکەی ئەو زیاتر زاڵ دەبێ بەسەر تا زیاتر دەست دەخاتە قوتی خەڵک زیاتر دەست دەخاتە یعنی تەنانەت ئێستا وای لێ هاتوون نەقوت دەستیان ناوەتە بینە قاقای خەڵک هەموو ئازادیەکانیان لە خەڵک وەرگرتوتەوە بە ژیانیشەوە کە هەموو ئینسانێک مافی ژیانی هەیە ڕێگە چارە هەر ئەوەیە خەڵک شۆڕش بکات لە بەرامبەریاندا کە 6 مانگ جارە فەرمانبەر بیت و موچەیەکە هەبێت چۆن قورس نییە هەیە کرێچیە هەیە یعنی بەڕاستی وەزعەکەیان وا لێ کردو فەرمانبەریش تەواو پەرێشانە لە هەموو شتێ لەبارەی موچەوە چۆن ئاوا موچە ئەدرێ بە فەرمانبەر کە حەقێکی خۆتە و ئەوە شتێکە ئینکاری لێ ناکرێت کە وەری بگریتەوە
ئێستا کەسێکی مەسەوەکو ئێمە کە نەخۆشێکی هەبێ لە ماڵەوە کە موچەکەش نەبێ ئیشێکیش نەبێ با ئیشەکەش هەبێ کە پارە نەبێ و کە موچە نەبێ تۆ شتەکە ئەوەستێت کە وەستا چۆن نەتوانی ئەو مەسەلە عیلاجەیان بۆ ئەو نەخۆشە دابین بکەی ناتوانی. بۆ ئەمە ڕاستیەکانە بەڵام ڕاستیەکان کە بە چاوەم بنرێ و هیچ ناکرێت چی دەسەڵاتێکی هیچ دەسەڵاتێ نیە بەڕاستی. ژنان تۆ ژنێک کە فەرمانبەر بێ یان دوکانێکی خۆی هەبێ یان موچەیەکی کەمی هەبێ ئەمەش کە نەدرێت ئەمە بارگرانیە هەم بۆ سەرشانی خۆی هەم بۆ سەرشانی ئەوەی کە ئاخۆکە کەسەکە مەسەن خاوەن پێداویستەی کتابەت هەبێ وکو خۆت ئەڵێ یان نەخۆشێکی هەبێ باری گوزەرانیشی لەسەر ئەو دوکانە بچووکە بێ یان لەسەر ئەو مەعاشە بێت شەژمان جارێ ئەدرێ ئەبێ چی بێت کە ئێمە نەخۆشێکمان هەیە شەژمان جارێ موچەیەکی 200,000 وەربگرێ چۆن ئاستەنگینێ ئەی بەچی علاجێ بکڕێ بەچی ڕۆژانەی خۆی دابین کات اینجا ئەمە خستەخانەیە ئێستا هەمووی بۆ بەپارە عیادەیە هەمووی پارەیە عنی بە 200,000 و شەژمان جارێ ئەم کەسە کە نەخۆشە چۆن ژیانی دابین کات چۆن بارگرانی نیە هەمووی بارگرانیە بۆ سەر خەڵکی دوانی وەکو ئێمە مەسەلەن ئێستا ئێمە خۆمان نەخۆشێکمان هەیە لە ماڵەوە مەسەل نەخۆشە خۆی خانە نشینە چەند ساڵ فەرمانبەر بۆ ئێستا خانە نشینە بە 200,000 شەژمان جارێ بدرێتێ ئەی چۆن بارگرانی نابێت ئەگەر هەر ئاوا بڕە هیچ چاوەڕێ ناکرێ هەموو کەسێکیان بێ ئەمەل کردووە ئێخوا باشیشیان بۆ بکات ئەگەر ئاوا بێت هیچ کەسێ چاوەڕێ هیچ شتێکی باشیان لێ ناکات ئێمەی ژنان ئەوەی پێمان بکرێ حەقا بینە دەنگ ناکرێ ژنان هەر دانیشن و هەر لە چوارچەوەی دیوارێکا و بێدەنگ بن و کەسێک من خۆم ژنم من خۆن نەخۆشێکم هەبێت دانیشم هەر بە دیارەوە خەم بخۆم و ئەمەش حکومەتەکە بێت و ئەمەش مەعاشەکە بێت ناکرێ ئەبێ دەنگیان بەرزکەنەوە قەیچێکە بە ئەوانش بێنە دەنگ. هەر خەڵک یارمەتیمانەدایتر ئاوا ڕەمەزانان یارمەتیمانەدەن چونکە هەر براو کە سوکار و ئەمانە تێنە دەنگمانەوە هەموو خۆم و مناڵێکم باو چون ساڵە سەر جێگا بۆ دوایش هەفتەی لە قەسەخانەی شار خەوانمانەوە دیارەکمان ئەمری خۆی کرد مەعاشی چی مەعاشی تۆتە باوشی بێش 3-4 مانگ جارێکە بەس هیچ ناکە ئەوش هەنێکیان بڕی ئێستا داوای وەرەقیان کردێتە ئەوە بکەم منش هەر یعنی ئەگەر کوڕەکەم نەبێ ناتوانم شتێ بکڕم بۆ ماڵەکەم هەتا بێ خراپترە بێ باش نییە مناڵەکەش مەڵێدا ئەوەی کە خۆم پەیایەکەم هەر ئەوەیە ئەگەر ئەوە نەبێدایە ئێستا ئێمە لەبەر سامرین ئەگەر ئەوە نەبێدایە بەتەمای چی بین هەیە بەس نیوتم لە ساقێدایە ئەگەر تۆ نەبیستە من ناتوانم غازێ پڕکەم ناتوانم مۆریدەیە بدەم بەخوا ئێستا پارەی کارەبای ڕێسی 600ەوە بۆ 700 ڕوان لە لای منە باشە ئاویش هە نازانم بەچی بیدەم خواخوا مەکوێت تەماتەیە بکڕم بۆ ماڵەکە مناڵەکە بە ڕێژووە دایەتەوە ئێوارەدا چمانێ خۆم هەر نەخۆشم قاچەکان بنماوە ناتوانم ئیشێ بکەم بڵێم بەڵای بۆ نانێ بکەم بۆ خەڵک بە پارە یعنی ئەڵێن تۆ ناتوانێت چاوریم بەردا سەرم گێژە قاتی لە ڕێدان دەسەکرم بە دویارەوە خەڵک چی بکە وڵای ئەوە مەعاشە ئەوە درەنگ ئەیدەن 3-4 مانگ جارێکە زۆر درەنگ ئەیدەن مەعاش کوا هەیە خەڵک ئەگەر خۆی ئیشنەکە تر بەچی ئەژێ مەعاشی چی وڵای ئەو نەنیە مەعاشەکە درەنگ ئەیدەن و نایدەن و نازانم چی لێکەن خەڵک بەتەمای چی بێ گران نییە کە بۆ خۆی ناتوانێت دەدێتە شتێکە گرانە هەموو شتێکیان گران کردەوە ناتوانم شتێ بکڕی ئەڕێدە دوکانی تا ناتوانم بە جاروای ڕوون بە قەرز شتەکە دێنم ناتوانم من دو قەرزمان حەزمان لە قەرزیش نییە خۆشم مناڵەکە مەڵێ دایە برا سەیدەلەکە قەرزم یان من چەڵم ماڵ براکەی خۆم نییە بەخواوتە دوکانیەیە یعنی دەستی تێ ناچێ برێ خۆشکەم دەستی ناڕوە دەستی کورتە با هەنێت شتی بۆ بەرم بەخواوە کشتی و ئامەزام ئەوە برامە کشتی دوکانیانەیە بە من چیوان نییە ئەگەر پارەکەی دەست خۆم نەبێ ناتوانم شتێک هەڵگرم ئاوا بێت خەڵک چی بکات حتا بێت شتیان گرانکردنەوە هەموو شتێک گران بووە ئەیدە خەڵک چی بکە وەڵای ئەمە ژیان نییە ئەنجیان زۆر ناخۆش بووە هەتا بێ گرانیەکە ئێتر خەڵک چی بکە لەو زیاتر هیچ شتێکت پێ ناکرێت هەتا چ دێتە بەر دەرگا ناتوانێت لەبەر بێ پارەی بیکڕێ